ئێرە کەمپی پەنابەرانی مامیلیانە دەکەوێتە سنووری ئاکرێ. لەم کەمپەدا زیاتر لە 13,000 پەنابەر دەژین کە زۆرینەیان کوردن و خەڵکی شنگالن. شێری تاڵەبانی کە هاوژینی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە سەنتەرێکی بەناوی سید لەم کەمپەدا کردووەتەوە. ئەم سەنتەرە کار بۆ چالاکردنی پەنابەران و پەروەردەکردنی منداڵان دەکات. لە سەنتەرەکەدا باخێکی بچووک بۆ چاندنی میوە و سەوزەوات دروست کراوە و پەنابەران کاری تێدا دەکەن. شێری خۆی سەرپەرشتی سەنتەرەکە دەکات. لەو کاتەی قسەی بۆ ڕووداو دەکرد مێشوولەکانی نێوباخی سەنتەرەکە بە دەوریەوە بوون. ئەم ڕێکخراوەی ئێمە دامەزراوە بۆ ئەوەی بەشدار بین لە دروستکردنی کوردستان و یارمەتی ئەو خەڵکی ئێرە بدەین کە ژیانێکی باشتریان هەبێت. هۆکاری هەڵبژاردننی ئاکرێ بۆ پرۆژەکەمان کاتێک ئێمە ڕیسێرچمان دەکرد زانیمان کە ئێرە شوێنێکی گونجاوە. هۆکاری دووەمیش چونکە هیچ کەسێک کار بۆ ئاکرێ ناکات. هەژار زەهاوی میوزیسیانی کورد لەم سەنتەرەدا وەرکشۆپێکی یەکڕۆژی بۆ منداڵە پەنابەرەکان کردەوە. ئەو میوزیسیانە دەڵێت بە یەک ڕۆژ ناتوانین منداڵان فێری دەفژەنین بکەین بەڵام دەتوانین بەهرەکانیان بدۆزینەوە. بەڕێز شێری تاڵەبانی کە منەظەمەی فید هینی بەڕێزیانە مانکی نیوێک لەمە پێشکە لە کوردستان بووم یەکمان بینی و باسی منەظەمەکەی کرد بۆ من و داوا ئەکەم لە بەڕێز سەرجەم هەموو هونەرمەندەکانی کوردستان بە گۆرانی بێژ و بە ژەنیار و بە ئاوازدانەر کە ئێمە بتوانین هەر کەس بە توانایی خۆی ڕۆژێکی خۆی دوو ڕۆژی خۆی تەرخان کات. منداڵەکان بە سەرنجەوە سەیری زەهاویان دەکرد بە جۆرێک کە دەیانویست بڵێن ئەوە ئەزموونێکی نوێیە بۆیان و یەکەم جارە کەسێک لە نزیکەوە دەفیان بۆ دەژەنێت و هەوڵ دەدات فێریان بکات. گەلێکی خۆش و گەلێکی حەلیمە فێری وەدە فێری دافێ بووینە بۆ مارسماتینن ئەم بۆ خواوتکن حاناکن هەمی دشت ئەفدەرە گەلەکە بۆمە خۆش بوو ئەو ڕۆژەکە خۆش بۆران ئەم حەلیمنە تشتێ دەفا و مۆزیقی و ڕسما و چەند تشتە هەمووە. بۆی هێرشەکانی داعش بۆ سەرناوچە جیاوازەکانی عێراق و سووریا و کوردستانیش بە سەدان هەزار کەس ئاوارەی هەرێمی کوردستان بوون. بەشێک لەو ئاوارانە لەو کەمپەدا نیشتەجێن و منداڵەکانیان لێرە پەروەردە دەکرێن. لەم کەمپەدا زیاتر لە 6,000 منداڵ دەژین. ڕێکخراوێکیش کە هاوژینی قوبات تاڵەبانی خاوەنداریەتی دەکات ئەم سەنتەرەی کردوێتەوە. منداڵەکانی ئەم کەمپە لە بڕیەوەی لە گەرمای نێوخێوەتەکاندا ڕۆژ بکەنەوە لەم سەنتەرە لە کەشوایەکی فێنکدا پەروەردە دەکرێن. بەمەش وەک سەرپەرشتیاران دەڵێن نەوەیەکی باشتر پەروەردە دەکەین. دەرباز یونس ڕوودا و کەمپی پەنابەرانی مامەلیان لاکرێ.